رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه قيشتنا آياتي هشتا حوتي سورة بقرة كذا فرمت ولقد آتينا موسى الكتاب وقفينا من بعده بالرسل ولقد يعني سوين بخوا وببي قماني أو لامي قسم سوين خواردنا قد كجبو توكيدا يعني سوين بخوا وببي قمانيش آتينا يعني بخشيمان إيما بموسى پیغمبر موسى كوري عمران الكتابة أو كتابة كام كتابة أو بموسى هاتوا توراة ولقد آتينا موسى الكتابة سوين بخوا إيما بخشيمان يا بخشيبومان بيشتر بموسى كوري عمران أو كتابة كبوي هاتبو يخوارك ناوي توراة بو بلام وقفينا هناشمان من بعده بدواي موسى پیغمبر دا سلام خواه لسر به بالرسل چندان پیغمبری دیکا موسى سلام خواه لسر به هم توراتی بو هات بو هم الصحوفی بو هات بون تا عیسای لنوانی موسى و عیسای دا بصدان پیغمبر هاتوا بلام ایشی او پیغمبرانه چی بوا تنها بريتي بوا لا تبليغ جاندني أو توراتي كبو مساحات وسلامي خوالي سربه بويا إما رسول من هي نبي من هي وايا رسول شين أو بيغمبراننا ككتابيان بوهاتو وتبليغ شيان كردوا بلام نبي أو كساننا كديني بيغمبركي بيش خوان جاندوا بخلقي جال دوای موسى سلامي خوای لسر بد لنا بنو اسرائيل كان دا بصدان وهندك باسي 120 اونده هزار پیغمبري دکن ك اوداني واهب و جاري واه ليك اوداني دا دو پیغمبر سه پیغمبر به کول ليك کاتی دا هاتون طبعا هر قومكش پیغمبري زور بو هاتبن دزان بلغي لسرتي لسر باشي یا لسر خرابي لسر خرابي خلقكي ئەوە چیمان فێر دەکا ئەوەمان فێر دەکا هەتا خەڵک خراپتر بێ وایە پێویستمان بە خەڵکی مصلح و چاکەخواز و چاکەگەیەنەر زیاتر هەیە وایە لە ناو میلەتێکی موسڵمانی ئیمانداری مولتەزیمدا ئینسان کەمتر پێویستی بە داعی و بانخواز و وتار و مفتی و قازی هەیە وایە چونکە خەڵک ئەگەر هەمووی پابەند بێت بە فەرمانی خوای گەورە کەس مافی کەس ناخوا کەس کێشە و گرفتی نابێ بنو إسرائيل كان لبر خرابيان خواي گەورە هەر بەوەی نەوەستاوە کە موسا و هاڕونی بکا بە پێغمبەر سەدانی دیکەشی کردووە بە پێغمبەرە لە نێوان ئەواندا تەڵەن داود سلێمان زەکەریا یەحیا ئەوانە هەمویان پێغمبەرانێک بوون لە بینی موسا و عیسادا هاتوون بوون بە پێغمبەر ولقد آتينا موسى الكتاب سوێن بەخوا ئێمە بەخشی بوومان بە موسای كري عمران أو كتابك توراتا وقفينا من بعده وقفينا يعني هنامان من بعده بدواي نماني مساعدة بدواي مساعدة بالرسل چندان پیغمبری دیکا پاشان وآتينا وپاشان بخشيمان بكش بعيسى ابن مريم بعيسى كري مريم معلومة عيسى ناوكي خويتي ابن مريمش طبعا لبروي بابي نییە وەکو معجزە لەدایک بووە بەخشی بوشمان بە عیسای کوڕی مەریەم ئەلبەیینات چەندان بەڵگە و معجزە و نیشانە لەسەر پێغەمبەرایەتیەکەی لەسەر ڕاستگۆیەتیەکەی چونکە موسا سەلامی خوای لەسەر بێت لەبەرەوەی لەدایک بوونەکەی معجزە بوو وایە قسەکردنی بە منداڵی هەر معجزە بوو و دواتریش خوای گەورە ئەوەندەی معجزەی دابوون بە موسا سەلامی خوای لەسەر بێ بە هیچ پێغمبەرێکی دیکەی نەدابوون لە معجزەکانی تەبان کوێر بەڵک گول ئەوانەی چاکردوتەوە و هەتا گەیشتۆتە ئەوەش مردوو زیندوو کاتەوە بەڵام بە ئیزن و فەرمانی خوای گەورە بەخشی بوومان بە عیسای کوڕی مەریەمیش چی ئەلبەیینات چەندان معجزە و بەڵگەی ڕوون و ئاشکرا وازەحە وأيدناه وهروها بشتوانشمان لعيسى كري مريم كرد بشي بروح القدس بروح بيروز كروح بيروز يعني شيء ما بس شيء روحي قدس يعني بجبريل
سەلامی خوای لەسەر بێ. جا علەما دەفەرموون ولا فەرموودە و حەدیثی پێغەمبەر داهاتووە صلی الله عليه وسلم کە طبعا عیسا چۆن لەدایک بوو، هەر جیبریل طبعا بە ئەمری خوای فووی بە مەڕیەمەیدا کردو بوو بە عیسا و کاتێکیش کە لەدایک بوو لە کاتی لەدایک بوونیەوە هەتا وەفاتی نا هەتا ئەو کاتەشی کە بەرز کراوەتەوە بۆ ئاسمانەکان هەمیشە جیبریل لەگەڵ بۆ وەکو پارێزەر و پشتیوانیکەر و یارمەتی دەر، چونکە عیسا لەبەرەوەی لە ڕوحی خوای گەورە دروست کراوە و زۆرتر لە جیهانێکی ڕوحیانەتدا ژیاوە بۆ خۆی لەوانەیە نەیتوانی بێ هەموو جۆرە بەرگریەک لە خۆی بکە، بۆی خوای گەورە هەمیشە جیبریلی وەکو یارمەتیدەر و پشتیوان لەگەڵ عیسادا داناوە و هەمیشە لەگەڵی بووە و ئەیەدناه یعنی پشتیوانیمان لێ کرد و سەرمان خست و وەک دەڵێ دینەکەیمان گەیاند بە پشتیوانی چێ جیبریل سەلامی خوای لەسەر بێت. وازحە هەتا لە کاتی وەفاتیشیدا یعنی لە وەفاتی نا ئەو کاتێک کە جوولەکەکان چوون بۆ کوشتنی ویستیان بیکوژن تەوەن جیبریلی لەگەڵ بوو یەکسەر لەگەڵ خۆی بردی بۆ شوێ بۆیش نەیان دیوە چونکە جیبریل مەلائکەتە ئینسان نایبینێ و ئەویشی طبعا لەگەڵ مەلائکەتی بۆ سیفەتی مەلائکەتی وەرگرتووە لەو حاڵەتەیدا بۆ توانیوێتی لە خانوێک بڕواتە دەرێکە بەبێ ئەوەی لە دەرگایدا بڕوات و لە پەنجەرەیدا بڕوە. وازحە وأيدناه بروح القدس پشتیوانیمان لە عیسای کوڕی مەڕیەم کرد بە فریشتەی پیرۆز. جا خوا دەفەرمێت ئەوەی بۆ ئێمە گرینگە ئەوەیە ئەفەکولەما جاءەکم ڕەسوول بما لا تهوى أنفسكم ئایا ئەفەکولەما ئایا هەر کاتێک جاءەکم یعنی هاتبێ بۆ ئێوە ڕەسوولون پێغەمبەرێک بما لا تهوى أنفسكم یعنی بە حوکمێک بە یاسایەک بە دەستورێک کە لەگەڵ هەوا و ئارەزووی ئێوە نەگونجابێ ئێوە چیتان کردووە یەکسەر ئیستەکبەرتم خۆتان بە گەورە گرتو. ئەوە سیفەتی ئینسانی ئیماندار نییە کاتێک کە گوێ دەگرێت لە ئایەت یا لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی کە لەگەڵ مەسلحەتی خۆت و لەگەڵ حەزی خۆت و لەگەڵ ئارەزووی خۆت دەگونجێ سەری بۆ بلەقێنی و پێت خۆش بێت و دڵت پێی بکرێتەوە وایە، بەڵام کە ئاەتێک پێچەوانە بوو لەگەڵ ئەوەی من دەیکەم لەگەڵ ئەوەی تۆ دەیکەی لەگەڵ ئەوەی فڵان کەس دەیڵێت ئەگەر ئینسان هەوڵیدا ئاەتەکەی وەک دەڵێ ژێر لێو خا هەر باسی نەکا لە بەرەوەی لەگەڵ خۆت ناگونجێ یان ئەوە تا ئامادە نەبووی گۆڕانکاری بەسەر خۆت دابێنی بۆی خۆت لەگەڵ ئاەتەکەی بگونجێنی تەمەنەوە سیفەتی جوولەکان بۆ کاتی خۆی کە بەداخەوە لەناو زۆرێک لە مسلمانانیشدا هەیە جاری وهەیە لە زیاتی بین بە خۆماندا بچینەوە کاتێک کە ئاەتێک دەخوێنرێتەوە بەسەرماندا سوورا و سووری بە یەقینی دەزانین ئەو ئاەتەمان جێبەجێ نەکردووە. عیلاجە چارەسەر ئەوەی ئاەتەکەی بەلانەین یان بچین تەویلیکەین بە نەوعێکی دیکە تەفسیریکەین یا چارەسەرەکە ئەوەی گۆڕانکاری بەسەر خۆماندا بێنین. بێگومان هەمیشە دەبێ ئینسان خۆی لەگەڵ ئاەت بگونجێنێ خۆی لەگەڵ فەرمودەی پێغەمبەردا بگونجێنێ دەبێ گۆڕانکاری بەسەر خۆمان دابێنین تا لەگەڵ ئاەت و فەرمودەدا بگونجێن بۆ چونکە ئاەت و فەرمودە هەردووکی بەوەحی هاتوون وایە و لە مەسلحەت و بەرژەوەندی ئێمەن و خواش لە ئێمە چاکتر مەسلحەتی ئێمە دەزانێ بۆیە ناکرێ ئینسان ئاەتێک یا فەرمودەیەک ژێر لێ و خاوباسی نەکەی بۆ لە بەرەوەی لەگەڵ تۆ ناگونجێ یان ئەوەتە بین بچین بگەڕێن بە ناو تەفسیر و کتێبەکاندا بەشکم یەکێک بە زۆرێکی دیکە تەفسیری کردبێت و تۆزێک لەگەڵ حەزەکانی ئێمە و لەگەڵ ئارەزوەکانی ئێمە بگونجێ. جاری کەس باسم کردە لە مەسلەی فتوا و کاتێک کە خلافی دەبێت لەگەڵ کەسێکدا ناکرێ ئینسان لە مەسلحەتی بوو ڕازی بێت و لە مەسلحەتی نەبێ ڕازی نەبێ. مەسلحەت ئەوەیە بە دینی خوای ڕازیبی ئەگەر لە دنیاش زەرەرکەی بۆ قیامەتە قازانجا. جاخوا باسی ئێوان دەکە ئەفەکولەما جاءەکم ڕەسوول بما لا تهوى أنفسكم ئایا هەر کاتێک هاتبێ بۆ ئێوە یعنی هێنابێتی بۆ ئێوە پێغەمبەرێک بە شتێک کە لەگەڵ هەوا و ئارەزووی ئێوەدا نەگونجابێ ئێوەستان کردووە ئیستەکبەرتم لە بەرامبەر پێغەمبەرەکە و ئاەتەکەیدا خۆتان بە گەورەتر گرتووە. خۆ بە گەورەگرتنی ئەوە نیە ئینسان بڵێ من لە خوای گەورەترم نەعوذ بالله کە ئینسان عینادی گرتی کە سوور بووی لەسەر قسەی خۆت لەسەر کردەوە خراپەکەی خۆت ئامادە نەبووی گۆڕانکاری بەسەر کردەوە خراپەکەی خۆت دابێنی عنی خۆ بە گەورە زانین لە بەرامبەر ئاەت و حەدیثدا کە ئەوەش بە هیچ شێوەیەکی تەوان تەکەببور و خۆ بە گەورەگرتن ڕواڵەت نییە زۆرتر دڵە
کە لە دڵەوە ئامادە نەبووی ئاعتراف بە حەقکەی ئاعتراف بە غەڵەتکەی یعنی تەکەبورمان تێدایە ئینسان دەبێت گۆڕانکاری بەسەر خۆی دابێنێ جاخوا دەفەرمێ دوای بە خۆ بە گەورەگرتن فەریقەن کەذەبتم کۆمەڵێکتان بەس پێغەمبەرەکانتان بە درۆزانیوە باوەڕتان پێ نەکردوونە و گوتوتانە ڕاز نییە هێندێکیشتان خراپتر وە فەریقەن تەقتولون کۆمەڵێکیشتان هاتوون شەڕتان لەگەڵ پێغەمبەرەکاندا کردو و پێغەمبەرەکانتان کوشتوون هەردووکیان خراپن بەڵام کامیان خراپترە تەمەن کوشتنەکە چونکە ئەوەی دەیکوژێ بە درۆشی دەزانێ وایە بەزاری وایە کەسەکە هەر بۆ خۆی ئیلتیزام ناکا بۆ خۆی پابەند نابێ ئەوە زەرەرەکەی هەر بۆ خۆیەتی بەڵام ئەو کەسەی کە بە درۆشی دەزانێت و یا دەیەوێت بە درۆشی خاتەوە بەڵام شەڕش دەکات لەگەڵ پێغەمبەران یا شوێن کەوتوانی پێغەمبەراندا تەمەن ئەو حکمەکەی خەراتر واضحە بۆیە ئەفەکول ئەوەن دەبەیەکەوەی ئەفەکول لەما جاءکم ڕەسوول بما لا تهوى أنفسكم استكبرتم هەر کاتێک هاتبێ بۆتان پێغەمبەرێک بە یاسایەک کە لەگەڵ ئارزووی ئێوەدا نەگونجابێ ئێوە خۆتان بە گەورە گرتووە کۆمەڵێکتان بە درۆتان زانیون و کۆمەڵێکیشتان شەڕتان لەگەڵ پێغەمبەراندا کردووە سیفەتێکی دیکەیان چی بووە وەقالوا و هەروەها دەیان گوت قلوبنا غلف دڵەکانی ئێمە پڕ بوون پڕ یعنی هێندەی عیلم و تێگەیشتن و زانست و زانیاری تێدایە قفڵ بۆ دڵەکانمان جێگا هیچی دیکە ناوێتەوە بەڵام وا بوو لە حەقیقەتدا جا ئەو سیفەتە سیفەتی چونکە ئینسان هیچ کاتێک دەگەێت ئەو پلەیەکە پێویستت بە کەس نەبێ پێویستت بە ئامۆژگاری نەبێ پێویستت بە نسحەت نەبێ پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت تا لە ژیاندا بوون بەردەوام خی گەورە وحی بۆ ناردوون وایە جیبریل لەگەڵیان بووە و زۆر جار ئەگەر هەڵەیان کرد بێ خی گەورە بۆی ڕاستکردونەوە و ئامۆژگاری کردوون و هەتا پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم زۆر جار بە سەحابەکان قورآنی خوێندوتەوە گوتێتی بۆم بخوێنەوە باگوێتان لێ بگرم بۆیە موسا بەسەرهاتی موسای ئەوەی سوورەتی کەف وایە پێغەمبەرە خۆ موسا وایە کاتێک بۆ خی گەورە نەوعە عقوبەیەکیدا ئەو کاتی موسا پێغەمبەر بووە دەڵێن قسەی کردووە بۆ بەنو ئیسرائیلیەکان گوتوێتی لەسەر زەویدا ئێستا کەس لە من زاناتر نییە خی گەورەش پێی دەڵێن نا لە تۆ زاناتر هەیە بەسەرهاتەکە دوور و درێژە دەڵێن بڕۆ لەکوێ گەیشتە شوێنێک دوو بەحر و دەریاکە تێک هەڵدەبن لەوێ کەسێکی لێە فعلەن دەگاتە خڵدری ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن موسا لە هیچیان تێدەگا لە هیچیان حاڵی نابێت لە هیچیان سەر دەرناکە هەتا دوایە خەڵدر بۆی شەرع دەکات و بۆی لێک دەداتەوە بۆی عەقڵی ئینسانی و تێگەیشتنی ئینسانی سنووردارە هیچ کەس نییە پێویستی بە کەس نەبێت و بە ئامۆژگاری نەبێت بۆی ئینسان ئەگەر وای لێ هات گوێی لە کەس نەگرت جا ئێستا بە قسە لەوانە کەسمان وان نەڵێن بە زۆر کەس تەبیعەتی وایە حاڵەتی وایە هەتا لە نوێژی جمعەیدا هەیە کەسی ملتەزیمە دەڵێ بەس ینی شانازی بە خۆیەوە دەکات دەڵێ وەڵا بەس بۆ نوێژەکەی دەچم چونکە ئەوەی مەلایەکە باسی دەکا یا خەتیبەکە باسی دەکا هەمووی دەزانم ئەوە زۆر حاڵی نەبوونە بەڕاستی یان بە حیاتی هەندێک کەس هەیە نایبینی بنمونە لە محازەرەیەک لە وتارێک لە خوتبەیەک لە دەرسێکدا مشارەکەی کات و بەشداری بکە هەمیشە پێی وایە لە سەروی ئەوانەوەیە لە پێش ئەوانەوەیەوە کە بەڕاستی وانە زۆر جار منداڵێک لەوانەیە قسەیەکی بکات و فکریشت بۆی نەجێ اینجا تەذکیرە و بیرهێنانەوە ئەگەر هیچ نەبێ خۆ مەجلیسی خێر مەجلیسی باسکردنی ئاەت و حەدیث ئینسان هیچی دەست نەکەوێ ڕەحمەتی مەلایکەتەکان و داوای لێخۆشببوونی مەلایکەتەکان و ئەو بڕیاری کە خوا دەری دەکات بۆ ئەو کەسانەی کە مەجلیسی دیکردا دەنیشن کە خوا لێیان خۆش دەبێت خۆگەر قازانجی ئەوەش نەکەی ئەوە تەر دەست دەکەوێت جوولەکەکان هەر کاتێک پێغەمبەران نسحەتیان دەکردن وەقال و قلوبنا غلف دەیانگوت دڵەکانی ئێمە پڕ بوون هیچی دیکە جێی نابێتەوە و قفڵ دراون بەڵام خوا دەفەرمێ بەل یعنی نەخێر وانە نە دڵیان پڕ بووە و تێگەیشتنیان هێندە گەورەی پێویستیان بە هیچ نەبێ نەخواز مۆری لەسەر دڵیان داوە بەل لەعنەهم الله بەڵکو خوای گەورە نەفرینی لێکردون لە ڕەحمەتی خۆی دووری خستونەوە بەڵام بۆ هەل لە خۆڕە هەل لە کەلەدایک بوون لەعنەتەکان لەسەر بووە نە بیکوفرهم بەهۆی بێباوەڕیانەوە بەل لەعنەهم الله خوای گەورە نەفرینی لێکردون لە ڕەحمەتی خۆی دووری خستونەتەوە بەڵام هۆکارەکەی خۆیانن بەهۆی بێباوەڕی خۆیانەوە فقلیلا ما یؤمنون بۆیە کەمێک نەبێ لەوانە ئیمان ناهێنن و باوەڕ ناهێنن وازحە
ئەو جار دەفەرمێت وەلەمما جاءهم کاتێک هات بۆیان هەر بۆ جوولەکەکان کتاب من عند الله کتێبێک لەلایەن خواوە کە مەبەستی قورئانە ئەویان ها وەلەمما جاءهم کاتێک هات بۆیان کتێبێک کە قورئانە لەلایەن خواوە ئەو کتێبەی ئێمە سیفەتی چۆنە ئەو قورئانەی ئێمە دەیخوێنینەوە جێبەجێ دەکەین مصدق لما معهم بەڕاستی دادەنێ ئەو کتێبەی کە بۆ ئەوان هاتووە وایە لە هیچ شوێنێکی قورئانێدا باسکراوە بڵێن تەورات کتێبی خوای نێ و ئیمانمان نابێ پێی بێ بە پێچەوانەوە یەکێک لە ئەرکانەکانی ئیمان بوونە بە کتێبەکان وایە چۆن ئیمانمان بە قورئان هەیە ئاواش ئیمانمان بە تەورات و بە ئینجیل هەیە وایە جا کاتێک هات بۆیان ئەو کتێبە کە بەڕاستی دادەنێ کتێبەکەی ئەوان ئەوە یەک پاشان وەکان و ئەوان جوولەکەکان من قبل و پێشتر پێشەوەی کتێب بێتە خوارێ قورئان بێتە خوارێ یستەفتیحون یعنی داوای سەرکەوتنیان دەکرد على الذين كفروا بەسەر ئەوانەی کە بێ باوەڕن بەهۆی قورئان و پێغەمبەری ئاخر زەمانەوە دەزانن چۆن لە مەدینەی تەوان دوو تیرەی جوولەکەی لێبوون بەنو نەظیر و بەنو قوڕەیضە وایە دوو تیرەی کەشی لێبوون بتپەرست بوون ئەوس و خەزرەج وابوو ئەوس و خەزرەج تەوان دوو تیرەی گەورە بوون بەڵێ لە بینی خۆیاندا شەڕیان هەبوو بەڵام لەگەڵ جوولەکەکانیشدا ناکۆچیان هەبوو خلافیان هەبوو هەر جارە یەکێکیان جارە ئەوسیەکان لەگەڵ جوولەکەکان تیرەیەک لە جوولەکەکان شەڕیان دەکرد و جارێک ئەوەکانی دیکە جا هەر کاتێک دەبوو بە شەڕیان دەیانگوتی ئێستا پێغەمبەر نهات بوو ها هیچ کەسێک نەبوو بڵێ ناوم محەممەدە و پێغەمبەری ئاخر زەمانم جوولەکەکان دەیانگوت زۆری نەماوە پێغەمبەری ئاخر زەمان بێت ئەو کاتە کە پێغەمبەری ئاخر زەمان هات ئێمە ڕەکسەر لەگەڵ ئەو پێغەمبەری ئاخر زەمانەدا لەبەرەوە ئێمە موحیدین ئەویش دێتە گەڵ ئێمە لەگەڵ وی شەڕی ئێوە دەکەین لەگەڵ وی ئێوە لە ناو دەبین ینی پێشتر بە پێغەمبەری ئاخر زەمان هەڕەشیان لە دوژمنەکان دەکرد داوای سەرکەوتنیان دەکرد بەسەر کەسە بەرامبەرەکاندا بەڵام کە هات ئیمانیان پێی هێنا بۆ ئیمانیان پێ نەهێنا لەبەرەوە بوو کە نەیان دەناسی لەبەرەوە بفعلە نەیان دەزانی محەممەد پێغەمبەریان هۆکارێک کە هەبوو ئەی بۆ ئیمانیان پێ نایێنا پێشتر ئیمانیان پێ بوو تەبەن هەتا دەرنەکەوت پێغەمبەرەکە خەڵکی کوێ و ناوی چیە و لەکوێیە بە لەبەرەوە لە خۆیان نەبوو فعلەن حەسادەت ئاەتەکە باسی دەکات جا سەیری ئاەتەکە باسی ئەو حەدەسەی دەکات بە قەناعەتەوە قەناعەتی 100% هەبوو چونکە لە تەورات و ئینجیلدا هەرچی علاماتی هەیە هەرچی نیشانەی هەیە دوایە دەشتگەینێ الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم پێغەمبەریان دەناسی هەر وەکو چۆن منداڵەکانی خۆیان دەناسی نەک هەر ئەوەندا ئەوەی عەبدوڵای کوڕی سەلام ئەوەی ئامینە خان ناوی هێنا جوولەکە بوو کاتی خۆی یەکێک بوو لە زاناکان کە ئیمانی هێنا ئیمامی عومەر فەرمووی ئەو ئاەتەم پێسەیرە خوا دەفەرمێت جوولەکەکان لە منداڵەکانی خۆیان چاکتر محەممەدیان دەناسی ئەویش دەفەرمێ بەڵێ هەرچی جوولەکە هەیە گومانی لە کوڕەکەی خۆی هەیە لە کچەکەی خۆی هەیە کە ژنەکەی خیانەتی لێکرد بێ بەڵام علامەتی پێغەمبەری ئاخر زەمان ئەوەندە بەڕوونی لە تەوراتدا نووسراون کەسمان گومانمان نەبوو بەڵام بەغیەن ئێستا دەیگەینێ وەلەمما جاءهم کتاب من عند الله کاتێک هات بۆیان کتێبێک لەلایەن خواوە کە مصدق لما معهم ئەو کتێبە بەڕاستی دادەنێ کتێبەکەی ئەوان تەمان ئەوە هۆکارە بۆ ئەوەی چاتر ئیمانی پێ بێنن وایە سا ئەگەر لە قورئانەدا ئاەتێک هەبە گوتپای تەورات ڕاز نییە تەمان دەکرا ئەوانژ ئینکاری قورئان بکەن وایە مسلمانان گوتپایان موسا پێغەمبەر نییە دەکرا ئەوانژ بە عینادی بڵێن محەممەد پێغەمبەر نییە وایە بەڵام کتێبێکیان بۆ هاتووە ئەو کتێبەکەی ئەوان بەڕاز دادەنێ پاشان وەکان و ئەوان پێشتر وەکان و من قبل ئەوان پێشەوەی پێغەمبەر بێ يستفتحون على الذين كفروا بەهۆی هاتنی ئەو پێغەمبەری ئاخر زەمانە داوای سەرکەوتنیان دەکرد بەسەر بێباوەڕاندا بەڵام فەلەمما جاءهم دەفەرمێ کاتێک هات بۆیان ما عرفوا پێغەمبەرێک کە دەیان ناسی یا کتێبێک کە دەیانزانی کتێبی خوایە یەکسەر چیان کرد کەفەڕوو پێی بێباوەڕ بوون جاخوا دەفەرمێت ئەگە هەر نەیانزانی با لەوانەیە عوزرێکیان هەبایە وایە ئەگەر هەر لە دڵیشەوە پێیان وانە بە محەممەد پێغەمبەرە بۆیە ئیمانی پێداهێنن عوزرێکیان دەبوو وایە
بەڵام خوا لەبەرەوەی دەیانزانی و ئیمانیان پێنەهێنا بۆی خوا دەفەرمێ فەلعنەت الله على الكافرين نەفرینی خوا دوورخستنەوە لە ڕەحمەتی خوا دووری لە ڕەحمەتی خوا و لە بەهشت بۆ ئەو کەسانەی کە بێ باوەڕ ئەو جار دەفەرمێت بئس ما اشتروا به ئیشتیرا لێرە لەگەڵ ئاەتەکەی پێشوو عەکسی یەکتریە بئس ما اشتروا به لەوێ یعنی کڕین وایە بەڵام لێرە یعنی فرۆشتن بئس ما یعنی خراپترین شتێک کە اشتروا به ئەنفوسهم کە ئەوان خۆیانیان پێفرۆشت خۆیانیان نەفسی خۆیانیان پێفرۆشت چی بوو؟ بئس ما اشتروا به ئەنفوسهم خراپترین شتێک کە ئەوان خۆیانیان لە بەرامبەردا فرۆشت خۆیانیان لە بەرامبەریدا دۆڕاند یعنی خاوەنی خۆیان نەمان چ بوو ئەوە بوو ئەن یەکفڕوا بما ئەنزل الله ئەوە بوو کە بێ باوەڕ بوون بەو کتێبەی کە خوا ناردبوویە خوارێ وازەحە لەبەر چیش بێ باوەڕ بوون بەو کتێبەی کە بۆیان هاتبوویە خوارێ بەغیەن لەبەرەوەی ناکە ڕازنی بەغیەن ئەی یونەزیل الله من فەضله وەکو حەسادەت و پێناخۆشیەک کە هەبوو لە دڵیاندا لەسەر چی؟ لەسەر ئەوەی ئەی یونەزیل الله من فەضله على من يشاء من عباده لەسەر ئەوەی کە دەنێرێتە خوارێ خوا بەخشش و چاکەی خۆی بەسەر هەر کەسێکدا کە بیەوێ لە بەندەکانی واضحە معناکەی وانە ئەنی هۆکاری ئیمان نەهێنانیان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە قورئان ئەوە نەبوو کە نایناسن وایە هۆکارەکە چی بوو؟ بەغیەن پێناخۆشی بئس ما اشتروا به ئەنفوسهم خراپترین شتێک کە ئەوان خۆیانیان پێفرۆشت ئەن یەکفڕوا بما ئەنزل الله ئەوە بوو کە بێ باوەڕ بوون بەو کتێبەی کە خوا ناردەبووی بۆچیش بێ باوەڕ بوون پێی بەغیەن ئەی یونەزیلە بەغیەن پێیان ناخۆش بوو حەسووتیان دەبرد کە خوای گەورە بنێرێتە خوارێ من فەضله یعنی بەخششی خۆی چاکەی خۆی پێغەمبەرایەتیەکەی خۆی على من يشاء من عباده بەسەر هەر کەسێک کە بیەوێ لە بەندەکانی ئەوان پێیان وابوو کە دەبێت پێغەمبەرایەتی هەموو بۆ بەنو ئیسرائیلی بێ لەبەرەوەی ئەو فترە زەمەنیە زۆرەی بینی موسا و عیسای زۆرترین پێغەمبەران لەوان هاتبوون پێیان وابوو تا هەتا هەر دەبێ وابێ جا خوا دەفەرمێ فەباءوا بغضب على غضب ئەوان گەڕانەوە بۆ لای خوا بە تووڕەیەک لەسەر تووڕەیە یعنی چی؟ یعنی ئەوان جارێ هەر لە دینی خۆشیاندا تەبان پابەند نەبوون بە قورئان و عەفو بە تەورات و بە تەواوی ئیمانیان بە موساژ نەبوو بۆیە لەسەر ئەوەی جارێ خوا لێیان تۆڕە بوو وایە وەکە پێغەمبەری ئاخیر زەمانیش هات دەیان ناسی ئەو جار ئیمانیان بەویش نەهێنا خوای گەورە جارێکی دیکەش تووڕەیەکی دیکەشی خستنە سەرێ بۆیە فەباءوا بغضب باءوا یعنی گەڕانەوە و مردن و دەستنەوە لای خوا بغضب على غضب بە تووڕەیەک لەسەر تووڕەیەکی دیکە کە پێشتر خوای گەورە بەسەریدا باران بوون وللكافرين عذاب مهين بۆ ئەوانەی کە بێ باوەڕن ئامادە کراوە سزایەکی مهین یعنی ڕیسواکەر سەرشۆڕکەر زەبونکەر واضحە وإذا قيل لهم آمنوا بما أنزل الله صفتێکی دیکەیان ئەوە بوو کاتێک کە دەگوترا پێیان آمنوا بما أنزل الله دەی ئیمان بێنن بما أنزل الله یعنی بە هەر کتێبێک بە هەر فەرمانێک بە هەر حکمێک کە خوا ناردوێتی خوارێ چیان دەگوت وإذا قيل لهم آمنوا بما أنزل الله كاتك كدا قترا بيان باور بينن بو كتبو بيامي كخوا ناردويتي قالوا ديان قلت نؤمن بما أنزل علينا إما باور دينين بو كتبي كبو خومن هاتو تخواري كتوراتا بلام ويكفرون بباور دبين بما وراءه بهر كتبي شديك جيال لتورات بهر كتبي شديك كدواي تورات هات بتخواري ما بس يعني قرآن بو واضحة طبعا إيمانيان بإنجيل شهر نبو كفيش كهر أيش هر دواي موسى هاتبو إيمانيان نبى إنجيل بو ونبى اعترافيان بدينك أوان ذكر نبى قرآن ذكر قالوا نؤمن بما أنزل علينا إما بباور يعني باور دينين بو كتابي كبومان هاتو تخواري ويكفرون بما وراءه بباور جدبين بسي بهر كتابك كبدواي كتابك إما دهات في تخواري وهو لكاتك دا أو كتابي كدواي توراة هاتو تخواري كقرآن الحق راست أويك مصدقا لما معهم براستي شدادنا أو كتابي كبو أوان هاتبو بلام جولك راستيان ذكرت هر براستي إيمانيان بتوراة بو توراتيان زي بزي ذكرت بێگومان نەخێر چونکە خوا بە درۆیان دەخاتەوە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ
پێیان بڵێ بۆ ئەوی بزانی ڕاز ناکەن قل فەلیمە پێیان بڵێ ئەی بۆ قل فەلیمە ئەی بۆ تەقتولون ئەنبیا ئەڵڵا دەکوژن پێغەمبەرانی خوا دەتان کوشتن پێغەمبەرانی خوا من قبل پێشتر ها کەسێک ئیمانی بە تەورات هەبێ وە شوێنکەوتەی تەورات بێ لە تەورات ڕێگە دراوە کەسێکی ئاسایش بکوژی تاپسی پێغەمبەران بکوژی کە بۆ معلوماتان تەمان پێغەمبەریان مثلا زەکەریان چۆن کوشتووە کە لە بیستوتانەوانە زەکەریان بە مشاری هێناوە دوولەت کردووە یەحیا چۆن کوژراوە نەزانن چۆن کوژراوە ئافرەتێکی ڕاقیسە و سەماکەری جوانیان بۆ ناردووە بۆ ئەوەی کە یەحیا پیاوێکی ئاویش لە تەمەنی گەنجێکی جوان و قۆز و بەرچاو بووە ئافرەتێکیان ناردووە کە ئافرەتەکە وەک دەڵێ عاشقی یەحیای بووە ویستویەتی دەستی لەگەڵ تێکەڵکە بەڵام کاتێک کە زۆر هەوڵ دەدا و محاولە دەکا یەحیا تەمان خۆی بەدەستەوە نادا و ڕازی نابێ ڕقی لی هەڵدەستێ لەگەڵ کەسێکی ڕێک دەکەوێ بەو شەرتەی سەری یەحیای بۆ بێنێت و سەری یەحیای ببێتە مارەی ئەو ئافرەتە ڕاقیسەیە ئەوە جوولەکە تەوان فعلا سەری یەحیایان لێ کردوتەوە لەسەر سینیەک دەڵێن کە لە زێر دروستکراوە هێناویەتی پێشکەش بە ئافرەتە ڕاقیسەکەی کردو دەرمێردی بە کەسەکەی کردووە جوولەکە ئاوا بوون لە بەرامبەر پێغەمبەراندا بۆی ئەوەی کە دەیانگوت ئێمە ئیمان بە کتێبەکەی خۆمان دێنین تەنها بۆ فریودان و خەڵەتاندن و وەک دەڵێ چاواشەکاری ئەو کەسانەی کە بەدوایان دەکەون دەنا لە ئەسڵدا شوێنکەوتەی کتێبی خۆشیان نین قل فەلیمە تەقتولون ئەنبیا ئەڵڵا پێیان بڵێ بۆچی دەکوشن پێغەمبەرانی خوا یا دەتان کوشتن پێغەمبەرانی خوا پێشتر ئین کنتم مؤمنین ئەگەر ڕاز دەکەن ئێوە ئیمانتان بە موسا و بە تەورات و بە کتێبەکەی خۆتان هەیە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه